ڕاستیەکەی زانیاری نییە لەسەرەوەی کەوا پارێزگاری بانکی ناوەندی ڕەتی کردبێتەوە بێتە ئەنجومەنی نوێنەران، بەڵام ئەوەی کە ئاگادارم داخوازیەکەی لەلایەن ژمارەیەک لە پەرلەمانتاران و واژە کۆکراوەتەوە و دراوەتە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی کەوا بانگێشتی پارێزگاری بانکی ناوەند بکرێت و تاوەکو گفتوگۆ و لێدوان بکرێت لەسەر بابەتی بەرزبوونەوە و ناجێگیری بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی. دیاران بابەتێکی گرنگ و هەستیارە بۆ کۆمەڵانی خەڵکی عێراق بە پێی ئەوەی کەوا دۆلار کاریگەری هەیە لەسەر نرخی کاڵا و شمەکەکان کە لە بازاڕەکانی ناوخۆی ئەفرۆشرێ، کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بانکی ناوەند لە چوارچێوەی سیاسەتی نەقدینەی خۆیە توانیوێتی لە ڕێگەی مەزادی دۆلارەوە ڕۆژانە بڕێکی زۆر لەو دۆلارەی کە پێویستە بۆ بازرگانی و هاوردەکردنی شمەک و کاڵای بیانی لە بازاڕەکانی دەرەوە دەستەبەر کا بە نرخێکی پاڵپشتیکرا بۆ بازرگانەکان و هاوردەکاران تاوەکو بتوانن لە ڕێگەیەوە پێداویستیەکانی خەڵکی عێراق دەستەبەر بکرێت و ڕێگری بکرێت لە هەڵاوسان و بەرزبوونەوەی نرخەکان. بەڵام ماوەی مانگێک ئەبێ کە ئەم ناجێگیری کەوا دروست بووە لە بەهای دۆلارە کاریگەری خۆی بەجێهێشتووە لەسەر هەموو ناوەندەکانی کڕین و مامەڵە و بازرگانیەکان. ئەو نرخەی کە لە دەرەوەی بانکی ناوەندی ئەفرۆشتێ نرخێکە کاریگەری هەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لەسەر نرخەکانی ناوخۆ، لەبەرەوەی کە عێراقێکی کە لە وڵاتانەی کە دووچاری دیاردەی بە دۆلاربوونی ئابووری بۆتەوە، ئەمە ژوای کردووە کەوا بەشێک لە مامەڵە بابەزرگانەکان و ئاڵگۆڕەکانی ناوخۆ بە دۆلاری ئەمریکی بکرێت لەگەڵ ناجێگیری نرخی دۆلاری شامەوای کردووە کەوا ئەم مامەڵانە تا ڕادەیە کێشەی تیا دروست ببێ یاخود ڕابگیرێ یا بارگرانێکی زیاتر لەسەر مامەڵەکاران بەتایبەتی ئەوانەی کە پەیوەندی هەیە بە ئاڵگۆڕی خانوبەرە، ئۆتۆمبیل، ئامێری کارەبایی و ئەلەکترۆنیەکان. ئەمانە هەمووی بە دۆلاری ئەمریکی ئەنجام مەدرێ لەبەرەوە گرانبوونی نرخی دۆلار کاریگەری هەیە لەسەر مامەڵەکارانی ئەم جۆرە ئاڵگۆڕانە. وێڕای ئەوەی کەوا نائارامەیەک و دڵڕاوکیەکی زۆری دروست کردو لای هاوڵاتیان، ئەمەش تا ڕادەیەک توانین بڵێن دیاردەی مزارەبەکردن بە دۆلارەوە ئەکتیڤتر بووە. خەڵکێک لە ترسی ئەوەی کەوا نەبا لە داهاتووە بەهای دینار زیاتر دابەزێ بەرامبەر بە دۆلار لە ئێستاوە هەوڵە پاشەکەوت و پارە کۆکراوەکانی پاشەکەوتکراوەکانی بگۆڕێتەوە بیکا بە دۆلار. ئەمەش خواستێکی زیاتری دروست کردو لەسەر بڕی ئەو دۆلارەی کە لە بازاڕی دەرەوەی بانکی ناوەندی بابلێن ئەفرۆشرێت. جگەلەوە بەرپرسانی بانکی ناوەندی لە ماوەی ڕابردووە چەند جارێک پەیوەندیمان پێوە کردوون جەخت لەواکەنەوە کە ئەوان لە نیازیانان نییە دەستکاری نرخی فەرمی دینا بەرامبەر بە دۆلار بکەن و ئەوان کۆمەڵی ڕێکاری نوێیان گرتوتە بەر بۆ ڕێگریکردن لە ئاودیوکردن و تەهریبکردنی دۆلار بۆ وڵاتانی دەرودراوسێ و یاخود بۆ هەر مەبەستێکی تر کە لە بەرژەوەندی ئابووری عێراق نەبێ و ئەو ڕێکارە نوێیانە بە بۆچوونی بەرپرسانی بانکی ناوەندی کاتێکی پێویستە یاخود ماوەیەکی پێویستە تاوەکو جێی خۆیەگرێ و هاوڵاتیان و مامەڵەکاران و بانکەکان پێ ئاشنابن. هەرەمە شەوای کردووە بڕی دۆلاری فرۆشرا بە شێوەی حەواڵە کەمی کردووە. ئەمە شەوای کردووە کە نرخی دۆلار لە دەرەوەی بازاڕە فەرمیەکەی بانکی ناوەند بەرزتر بێتەوە. بەڵام ئەوان جەخت لەواکەنەوە کە ئەوان بەردەوام بن لەو ڕێکارانان تا لە ئایندەیەکی نزیکە لە ماوەی 2 هەفتەیەکی ترە تا کۆتایی ئەم مانگە بتوانرێت چارەسەری ئەو بەرزبوونەوەی بکرێت و نرخی دۆلار بگەڕێنرێتەوە بۆ نرخە کۆنەکەی.